کاتێک گەیشتم بۆ نەقلیاتی کەیپ تاون لە تەرمیناڵەکە دانیشتم ئەینوانی ئەدرێسی هۆستلەکەم دەرهێنا و گوگل ماپسم ئیش پێ کرد و بە پێبەڕای کەوتم بەرەو هۆستلەکە. ئەم دوکانم بینی ئیستا شتی خۆشیان دروستە کردم باوتمە ژوورە بەپە لە سموتیە بخۆم بێەوە خۆش. I see the light inside you, brighter than the skies. Hold on, just let us escape and fly away tonight. We have the world in our sight, and I know together we'll be. گەیشتمە هۆستلەکە چەکنم کرد و بەپەلە جانتاکەم دانا و بەڕێکەوتم بەرەو میتینگ پۆینتی فری وۆکینگ تور. لە زۆربەی وڵاتە گەورەکانی جیهان تورێکی خۆڕایی هەیە کە بە پێ بەناو شوێنە بەناوبانگەکانی شارەکە تێپەڕی. ئیسەش هاتم بۆ ئەم تورە نام تەجیل کرد و دووسێ دەقیقە کرد دەست پێکە. ئەم گەڕەکە موسڵمانە هەمووی ڕەناوڕەنە لە بەرەوەی کاتی خۆی لێرە دکتۆرێکی ئیشی کردووە بۆی ماڵەکەی بدۆزنەوە ڕەنی ماڵەکەی بەجیا بۆیە کردووە. ئیتر بەرەبەرە یەکێکی تر ئیشێکی تری کردووەویش ئەم دیسڕانی ماڵەکەی ڕەنێکی تر کردووە تر بەرەبەرە بۆ چاولێکەری هەمویان کریان بڕەناوڕەن ئەم شێوەی کەی بینن. Used in the Battle of Muizenberg, just behind Devil's Peak. ئەوە یەکەم مزگەوتە لێرە لە کەیپ تاون یەکەم مەکتەبی ئیسلامیش هەر لێرە بوو. ئەوە شتێکێکە لەو ستریت ئارتانی کە لێرە ڕەسم کراوە مەبەستیەوەی بۆی خەڵک فێری سەلام عەلەیکوم بێت کاتێکە یەت بۆ مەنتیقەیە بە خەڵکی ئەم ناوچەیە بڵێن سڵاو ڕاستای خواتان لێبێت سەلام عەلەیکوم. لە سەدەی حەڤەیەمە کاتێک کە هۆڵەندیەکان هاتن ئەم ناوچەیان گرت لە بەروی شوێنێکی زۆر استراتیجی بوو لە بینی ئاسیا و ئەوروپا. ئەیتر کۆمەڵێکی زۆر سلەیڤوشتیان هێنا لەگەڵ خۆیان لە ئاسیاوە. یەکەم شت چیان کرد لێرە چوون هەموو ئاینیان قەدەغە کرد لەگەڵ ناوەکانیشان گۆڕی. ئەیترەوە بوو یەکێک لەو سلەیڤانەی کە گیرا بوو قورعانی هەمووی لەبەر بوو دانیش نووسیەوە 11 کۆپی لێ نووسیەوە. ئیسا کۆپیێکیشی ماوە لەو مزگەوتەی کە ئیسا بەلای تێپەڕین و بۆ شێوەیە قورعان بەردەوام بوو لێرە و ئیسلامیش لێرە تەشەنەی کرد. ئەمەش ڕێستۆرانتێکە لێرە لە ناوچە موسڵمانەکە ناوی بسم الله. I'll show you these paintings in a moment so we can all come and condense nice and close here. There's the tailor making his clothes, traditional Cape Malay wedding. You can move in some more wedding. سیرەکەین لەبەر داگیرکەری هۆڵەندی و بەریتانی کە لێرە بوون دوایەوەی کە کۆمەڵێکی زۆر کۆیلیان هێنا بۆ ئێرە سلەیڤ لە ئاسیاوە لە ئەوروپاشەوە کە مانەوە لێرە دوایەوە زەواجیان کرد. بۆیە سێرکەین ئەم خەڵکی ئەم شارە زۆر مالتیکەڵچرەڵن سێرکەی شکڵی ئاسیاوی تیا ئەوروپی تیا تێکەڵاون.
ئەمەش مزگەوتێکی ترا لێرە. You'll never be able to truly catch the beauty of something in the picture. And that's because they want to make a bit of money. Now we're about done with the Baderkhan, but our tour is certainly not over. I'm going to take you to Breer Street. That's Long Street for grown-ups. There's a secret gin bar, a braai place, which is our version of a barbecue, you name it, and acoustic music. But before we go any further, who's had a chance to go up the mountain? What did you guys think? ئەم ناوچەیە پێوترێ بۆکراب. ئەوەش مزگەوتێکی ترە. ساڵی 1932 دروستکراوە. ئەم تورەیان لەسەر مێژووی ئیسلام بوو لێرە لە کەیپ تاون. ئێستاش کاتی شیرینیە. ئەمە کێکی گێزەر. دوای برێکەکە چوون بۆ بەشی دووەمی تورەکە کە تایبەت بوو بە مێژووی ڕەگەزپەرستی لەم شارەیە. لە زەمانی ڕژێمی ڕەگەزپەرستیە لە کاتی خۆرئاوابوون ئەبووە هەموو ڕەشپێستەکان گەڕانەتەوە ماڵەکانی خۆیان هەگینا لەلایەن پۆلیسەوە گیران وتیان هەڵەدرا. هەروەها لە شەستەکانە ئەم ناوچەیە 60,000 کەسی تیا ئەژیان ئەوە بوو دەرکران و هەمووی تەختکرا تەنیا مزگەوت و پەرزگاکان نەجاتیان بوو بە سەلامەتیمانەوە. کاتێک نووسە ماندێلا لە سجن بەربوو لێرە لەم باڵکۆنیەوە یەکەم خطابی پێشکەشی خەڵکی ئەم وڵاتی کرد. ئەو کاتە کەس شکڵی مەندێلای نەئەزانی بۆ زۆر کەس هاتم بۆ ئێرە بۆ بزان شکڵی چۆنە. نزیکەی 250,000 کەس کۆبوونەوە لێرە. Not all at once. Yeah, I hope I'm doing okay. You can follow me. کاتێک کوێڵەیەکیانە هێنا بۆ ئێرە ناویان لیانە نایەکی تازە بۆی مێژوو خۆی لەبیر بچێتەوە. ئیتر بۆ نمونە ناویانەنا بە پێ ئەومانێکە لێ هاتووە ئەو شوێنێکە لێ هاتووە بۆ منە ئەڵێن ئیستە شەگەر سێرکەی زۆر کەسێک هەیە لە خانەوادەکان ناوی خانەوادەکانیان بۆ منە جانیوەریە فەبریوەریە بە ناوی مانگەکانەوە ئەویش هۆکارەکەی بۆ وەگەڕێتەوە. وەک وەزانن ئەفریقای باشوور تاکە وڵاتە لە جیهان کە سێ پایتەختی هەبێ کەیپ تاون پایتەختەیە کە پەرلەمانی لێیە ئەوی پشتەوەم بینای پەرلەمانە. ئەمەش کۆنترین درەختە لێرە لە کەیپ تاون تەمەنی سەر و 300 ساڵە. ئەو کاتێک کە ئەم شارە دروستکرا لەو ساڵەشە لە هەمان ساڵ درەختە ڕوێنرا لێرە تا ئیستا دوو جار هەورە تریشکە لە یاوە لەبەرەوە بۆ بە سێ بەشەوە. سێری ئەو سمۆلە جوانەیەشکە. Punkanel IPA beer, some of my favorite craft beer in Cape Town. They've got recliner chairs, they give you a blanket, they switch the... So where we started on the way, I still got some treasure I'd like to show you, so let's move together as a group. دوای ئەوەی کە ماندێلا بوو بە سەرۆکی ئەم وڵاتە زۆربەی وڵاتەکان نانویستوە بەرهێنان لەم وڵاتەیە بکەن ئەترسان بۆیە ماندێلا بەناو بە دەوری جیهانە سوڕایەوە بۆی تەشجیعی بە ئۆبەرهێنان بکات لێرە. کاتێک کە چوو بۆ ئەڵمانیا ئەم بەشێک لە دیواری بەرلینیان بە یادگاریە وەکوی بینن لە پشمەوە. I want you to jump like you trying to get stuck in the air. If you feeling so lit and don't care, shorty beating her face in the mirror, up in the air. I want you to jump like you trying to get stuck in the air. لكاتي سفر محاولة بك بطلي جورة بكريت هرزان تركه وتسرة استشكاتي مستنى